بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئازیزان و خۆشەویستان، لە ئەڵلقەیەکی نوێی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز دەگەینەوە کە تەوەری ئەڵلقەی ئەمڕۆمان باز لە هۆکاری زیادبوونی حاڵەتەکانی تەلاق ئەکات لە هەرێمی کوردستان. زیادبوونی ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان هەڵبەتە ڕوو لە زیادبوونە، ئامارەکان زۆر مەترسیدارن. ئەوەی کە باسی لێوە ئەکرێت ئەو ڕێژەی کە لە 2019 تۆمار کراوە جیاوازە لەوەی 2017 و 2018 تۆمار کراوە. هەمومان ئەزانین کۆمەڵێک هۆکار هەن بۆ ڕوودانی تەلاق لە نێوان ژن و مرد، لە نێوان نێر و مێ، لە نێوان پیا و ئافرەت. ئەمە ئەم بابەتە یاخود ئەم پرسە قسەی زیاتر هەڵەگرێ. کە دەڵێم قسەی زیاتر هەڵەگرێ، قسەی ئێوەی پێویستە بۆ ئەوەی بزانم هۆکارەکانی زیادبوونی حاڵەتەکانی تەلاق چییە. دەبێت ئێوە بەشداری بکەن و بە سوپاسەوە پەیوەندی بکەن بە بەرنامەکەمانەوە، وەک ئەوەی کە ئاماژەم پێکردووە هەمیشە هەندێک ژمارە لە خوارەوەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بوونی هەیە، دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارانەوە پەیوەندیمان پێوە بکەن هۆکاری زیادبوونی ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان بخەنە ڕوو. دیارە لەو حاڵەتانەی کە بوون بە هۆکاری زیادبوونی تەلاق کۆمەڵێک بابەتن، خەڵکی کۆمەڵێک کۆمنتیان نووسیوە لە فەیسبوک باز لەواکەن کە هۆکارەکان تۆڕە کۆمەڵایەتیەکانە، هەندێک جار کەناڵە ڕاگەیاندنەکانە، هەندێک جار بوونی تەداخولە لە نێوان کەسوکاری هەردوولا کە ئەمەش خۆی بۆ خۆی گرفتێک دروست دەکا. بە یارمەتی هاوکارانم، هەڵبەتە هاوکارانم زۆر ماندوو ئەبن بە ئەم بەرنامەیەوە، سوپاسیانەکەم، سوپاسی ئێوەشیان پێگەێنم کە ڕاستەوخۆ ئەم بەرنامەیە پێشکەشەکەین جیاوازە لە بەرنامەکانی تر. من پێم خۆشە پێش ئەوەی پەیوەندی وەربگرم هاوکارانم هەندێک ئامار هەن بیان خەمە ڕوو کام ئامارانە فەرمین و باز لە حاڵەتەکانی تەلاقەکە لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دوهۆک. خۆشەویستان، ڕێژەی تەلاق لە ساڵی 2017 لە پارێزگای هەولێر 2985 حاڵەت بووە، لە سلێمانی 1360 حاڵەت، لە دوهۆک 1384 حاڵەت، کۆی گشتیەکاتە 5729 حاڵەت. باش، لە ساڵی 2018 لە هەولێر 3598 حاڵەت، لە سلێمانی 4085 حاڵەت. سەرنج بدەن بۆ ئەم ژمارانە چونکە ئێستا دێمە سەربابەتێکی تر. لە دوهۆک 1509 حاڵەت، کۆی گشتی دەکاتە 9192 حاڵەت. ئەمە هەر خۆی بۆ خۆی نزیکی 3500 بۆ 4000 حاڵەتی زیاترە لە 2017. لێرەدا 2019 بۆ زانیاریتان ئەم ڕێژەی کە باسم کرد 2017 و 2018 تێکڕای ساڵەکە بووە. ئەمەی کە ئێستا باسیەکەم 6 مانگی سەرەتای 2019 واتە لە یەکێکی 2019 تاوەکو 36 2019. لە هەولێر 2053 حاڵەت، لە سلێمانی 2345 حاڵەت، لە دوهۆک 690 حاڵەت. لە ماوەی 6 مانگدا تەنها لە ماوەی 6 مانگدا 5088 حاڵەت. ینی 6 مانگەکەی تری بخەیتە سەر، ئەگەر خوا نەخواستاویش 5000 بێت ئەمە 10000. واتە بەراوردی کەی بە 2017 و 2018 ڕێژەکە زیاترە، زۆر بەداخەوە. بۆیە پێم خۆشە ڕای ئێوە بزانم کە هۆکاری زیادبوونی تەلاق چییە و ئێوە ئیجێڕنەوە بۆ چی، و پێم خۆشە هەردوو ڕەگەز بەشدار بن. بەڕاستی ئەمە بابەتی نەوت و کارەبا و ئەم بابەتانە نییە. پێم خۆشە هەردوو ڕەگەز بەشدار بن بۆ ئەوەی قسەی دڵی خۆیان بکەن و گلەی و گازندەی خۆیان لە ڕەگەزی بەرامبەر بکەن. یەکەم پەیوەندی وەرەگرم لە بنەسڵاوەوە کاکسۆرە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته.
وڵای مامۆستا قسەکان مەگەریزنمان قسە لەسەر ئەو گرانکردنی غاز و کارەبا و شتە بکەین و نون دەبین. وڵی پێم خۆشە لەسەر تەوەرەکە قسە بکەی کاک سۆران، چونکە ئێمە دوو ئەڵقا بەڕاستی باسمان لە نەوت و کارەبا کردووە. ئەخێر پشکمان بەر نەکەوتو بەشداری بکەین. فەرموو لە خزمەتدا. یەکەمش لەسەر تەوەرەکەت من هۆکارەکەی گەڕێنمەوە بۆ ئەوەی کە تۆڕی کۆمەڵایەتی هۆکاری سەرەکیە و هۆکاری دوای ئەوە هۆکاری دووەمەکە من ئەیگەڕێنمەوە بۆ ڕێژەی تەمەن کە بڵێن هەندێکیان هەیە تەمەنیان گونجاو نییە لەلایەنی ڕەگەزی نێو لە نێرەکەش ژیانی هاوسەرگیری پێگەێنن واتە ئێستا بەڕێی من زۆرداری ماوە یعنی بە زۆر ژن بۆ کوڕ بێن و یاخود کەس بدەنە شوو لایەنێک دیکەشەوەی گەڕێنمەوە بۆ ئەوە کە ڕێزەی دینی ئیسلامیان بەرداوە بەڕاستیە تاکو ئێستا یعنی ژنێنان و تەلاقدان بۆتە شتێکی ئاسایی ئەبێت ئەمە حکومەت بێتە سەر خەت بۆی بەڵام چی بکەین یەک کەس ئەبێ ئەوەی ئومێدمانەیە حزبی کۆمەڵی ئیسلامیە و داواکاریتان لێ ئەەکەین لەلایەنی خۆتانەوە لە پەرلەمان ڕێژەیەک دانن بۆ ئەمە هەر کە سێڵە سێژن دێن هەر کە سێڵە سێژن تەلاقەکە بەڕاستی ئەمە ناکرێت. بەڵێ بەڵێ لانی وەشە گەریزم بێ مامۆستا ئەم گرانکردنی غاز و کارەبا و نەوتە نازانین دەست بۆ سۆبا بین نەوتێتی بکەین دەست بۆ سۆبەی خاز پیا بوو ئەم ماوەیە 2-3 ساڵە پیا بۆ خازەکەشیان گران کرد کارەباش هەر نییە دەست بۆ ئیتەرەکە بێ هەڵیکەی کارەبا نییە نازانین قورچۆ بگەنە سەر خۆمانە ئەنجاڵێن ئەم گەنجانە بۆ سیاسن بۆ دەرەوەی وڵات ئەوە هۆکاری سەرەکیە کابرا مەسوولە خۆی لە ماڵەکەی دەقێ کارەبا نابڕێ هیچی نەقز نییە ئاگای لە دەوروبەری خۆی نییە ئەوانەشی لە دەوروبەرین هەندێک ئەوانەی خزم و کەس خۆیەتی کە لەو باشترن ژیان یعنی ئاگای لە کەسوکاری شەیدان نییە ئاگای لە خاوڵاتی فەقیر نییە نانە ناو خەڵکە ئەنی من و تۆ ئازادترین لەوان کە ئێستا توانین بە ئازادی بچینە دەرەوە بەڵام ئەوان بەوە بزانەکە ئەنی ئەوان غەڵەتیان کردووە ناوێرن بێنە ناو خەڵکەوە زانە چیان کردووە. بەڵێ غازیشمان بۆ ناکەن بەڕاستیەوە خۆمان بەخۆیان یاری بە تەباخ ئاشمان لێنا. بەڵ ڕاست دەست خۆش کاک سۆران لە نەسڵاوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندێکت. کاک تاریق وەرەگرم لە سلێمانیەوە. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. سپاس دەکەم کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەرنامەکەتان بەرنامەیەکی تێر و تەسفەرە دەستان خۆش بێخوا کاکە من بەنسبەتی خۆمەوە دەست ئەخەمە چەند سەر خاڵێک یعنی مانە هاوبەشن لە کێشەی تەلاقە بەنسبەتی ئەم بابەتەوە ئەمە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر وڵاتێکە ئەوە چی سەرۆک بێت چی هەوودام و دەستگانە بێت بەرپرسن بە تایبەتی بە دەرەجە یەکەم لەم حاڵەتانە بە تایبەتی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ مافی داوە بۆ کەسانێ بە ناوی ڕێکخراوەکان و مۆڵەتی بێداون کار ئەکەن لە هەرێمی کوردستانە دژ بە تندوتیژی بەم شێوازە بەڵام خۆی لە ئەسڵی واقعەکە ئەمانە خۆیان فەساد بڵاوەکەنەوە ئەمانە یعنی شتەکەەوە ئەلەکەن ینی وای لێ هاتو ئێستا هێڵی گەرمدانن پیاو لە ماڵەوەیەتەوە بۆ ماڵ بەژنەگەیڵەکە کە ئەم چێشتە مەسەلەن چۆنە خراپگەوناوان نییە سوتاوە ژنەگە ڕاکات تەلەفۆنەکە بۆ هێڵی گەرم ئەمە ڕاستەخۆ کێشەیەکی عائلەیی فڵقان و بۆ دوای ئەوە ژنەکە بەوە تەلاقە درێەوە دووەم چێت حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەو بابەتە ئەبێ دەستگایەکی ڕقابی زۆر باشی هەبێت لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە ئەنی تۆڕە کۆمەڵایەتەکان تۆڕێکی زۆر بەرپراوانە و تۆ ئەو کەسانی کە مەسەلەن بۆ نمونە بەکارێنن بە خراپ بەکارێنن و لە هەرێمی کوردستانە ببینە هەزاران سیمکارتی حلوج بڕۆ ئێستا لە پارێزگای سلێمانیان سپاس بۆ خۆی گەورە هێز ئەمنیەکان ڕێگە بۆ بابەتە نادەم بەڵام لە پارێزگای هەولێر بڕۆ لە باهین بە عارەبانە دانراوە سیمکارتی حلوج ئەفرۆشری ئەمە کێ لێ بەرپرسە سوودەکەیشی کێ هیبا ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە و تۆڕی ئاسیاسی لێ مستەفیدە یعنی حقیقەتەکەی کۆمەڵی شتەی ئەمانە پەیوەندیان بەیەکۆیە وەڵەت تاکی کۆمەڵگەشت یعنی شتەکە ئەمە بڕەتی بە قەیرانیشەوە هەیە یعنی ئەم قەیرانش ڕاستەوخۆ یعنی ئەوەی هەیە بەڵام لەگەڵ ڕێزم بابەتی ئافرەتانیش تێگەیشتنی مەسەلەن ئافرەتان لەگەڵ پیاو بۆ پێویستەکە کۆرسی تایبەتیان بۆ بکرێتەوە مەسەلەن لە جێگەیەک پێش پرۆسەی هاوسەرگیری کۆرسی تایبەتیان بۆ بکرێتەوە 20 ڕۆژیە مانگیە کە پرۆسەی هاوسەرگیری بەم شێوازەیە ئەوەیە بەڵام من بە دقیقی دەستەخەمە سەر ئەو دوو خاڵە حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتی داوە بەو ڕێکخراوانە
ئەو ڕێکخراوانە لە زیاتی ئەوەی کارەکە چاکەن فەساد بڵاوەکەنەوە لە ڕێگەی ئەوە ئافرەتی کێشەیەکی کۆمەڵایەتی بچووکی ماڵی خۆی هەیە ڕێکخراوەکان یەنە سەرخەت ئەوە نیترە کێشەکەی بۆ خوڵەکەنەوە ئەگاتە ئەو ئاقارە جوان دەستخۆشی لێکم کۆمەڵێک تێبینی زۆر جوان کاک تارەک سوپاس بۆ بەڕێزت بۆ پەیوەندێکت بەڵێ حتمما لایەنی هۆشیارکردنەوە زۆر بابەتێکی گرنگە تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ ڕقابێک و چاودێریی لەسەر نییە کە ئەمە بۆتە هۆکاری سەرەکی ئەم حاڵەتە ئەو هێڵە گەرمەی کە باست کرد بەڵێ خۆی بۆ خۆی بابەتەکە ئەوەندەیتر گەرمەکە کێشە و مەشاکل لە نێوان خانەوادەکان ئەوەندەیتر گەرمەکە بەداخەوە کاک ڕزگار وەرەگرم لە قەڵاتجێ باشی براکەم سوپاسە دەکەم کاک ڕزگار زۆر سپاس بە سۆشتان لێ دەکەم بۆم دەوەرە جوانە دەست خۆش سپاس وەڵی براکەم چەند هۆکارێک هەیە بۆ زیادبوونی ڕێژەی تەڵاق بەڵێ یەکەمیان ئەو فلیمە دۆبلاژکراوانن فلیمی تورکی و بیانی و کە هیچ سوودێک بە کۆمەڵگەی کوردی ناگەێنێ بەڕاستی ینی بێتامیان کردو بەڕاستی ینی دیکێ فلیمە جارێک دووبارە دەبێتەوە جارێک سێبارە دەبێتەوە جارێک ینی بەدەیان فلیمی لەگەڵ ڕێزمدا احترامم بۆ ئێوە فروپوش لێدەدرێکە هیچ سوود و ئیسیفادەیەک بە میلەتی کوردی مسلمان ناگەێنێت ینی پێم سەیری ئێمە لە سەدانەوەت و ئەوەندەی کۆمەڵگەی کوردی مسلمانە چه پێویستەکە بەو فلیمانە ینی بەڕاستی دەبوو ئەو کەناڵانە دابخێن بەدەیان ماڵی هەژار و فەقیر هەیە لەو کوردستانێکا کە ئەو بودجێ لەو کەناڵانە سەرف دەکرێت من پێم وایە بدرێتە ماڵی هەژار زۆر مەسلحەترە زۆر باشترە بۆ نمونە کەناڵی بانگەواز قەیام ئەو بەرنامە جوانانەیان هەیە بەخشین کە یعنی بەڕاستی ئێمە لێتان مەمنونین شێوازێکی زۆر زۆر جوانە شێوازێکی خێرومەندانەیە بەڕاستی دووەم هۆکاریان بەڕێزم ئەو هێڵە گەرمەی ئەو برادەرەی پێشەوە میش باسی کرد ئەو هێڵە گەرمە سنتەری ئافرەتان یعنی بەڕاستی سنتەری ئافرەتان وەکو باسم کرد ئەو سنتەری ئافرەتان یعنی پێم وایە لە سەدا چەندی هۆکارەکان دەکرێتە سەر ئەو سنتەرانە ئەو شەڵتەرانە یعنی بەڕاستی ئەرەوەندا سپاس کاک ڕزگار دەستخۆش تێبینیەکی جوان کاک ڕزگار ئەڵێت کە فیلمی دۆبلاژکراو بێتام بووە و گەلێک زۆرە ئەمە هۆکاری حاڵەتی تەلاقە کاک حەمەڕەشید لە ژاراوە کاکی بەڕێزم سپاس کاک حەمەڕەشید بەڕێزی سلامی خواتان لێبێ سڵای خوا لە جەنابەت دەستخۆشی و لێ دەکەم جا بەس سەرەداوەکان دەڵم ڕێگەم پێ بدە فەرموو کاکی بەڕێزم ڕێزم بۆ ئاینی ئیسلام و ڕێزم بۆ تەلاق بەقەدەر حەز و عاسمان کاکە تەلاق جۆر قورسە ڕێزم بۆ سەحەب تەلاقەکان تەلاق ئاوی دەوێ تەلاق نانی دەوێ تەلاق غازی دەوێ تەلاق نەوتی دەوێ تەلاق کارەبای دەوێ تەلاق هەرچی پێداویستی سەرەکیە دەیەوێت تێگەیشتی لەو قەیرانەیدا کاکە بارێکی قورسە هۆکارەکان بەڕێزان گوتیان بەڵام بە ئەوەندەشی ڕەگەڵ خەم کاکە تەلاق قورسە هەرفی تەفیتی دەورەی ما هەڵسوڕانی گەڕەکانی ڕێزم بۆ گەنجەکان بە دەست بە تاڵی و بە باخەڵ بە تاڵی هەڵدەسوڕێن کشتی خەڵکی تەفرە دەدەن و ماڵوێرانی بۆ خۆشیان ماڵوێران دەبنەوەوان کاکە بە ڕاوەتن ئەو قەیرانە لەیەکەوە بێ بەخوا تەلاق عەدالەتی دەوێ بەخوا تەلاق حکمێکی ڕەشیدی دەوێ تەلاق لەو زروفەیدا زۆر بە زەحمەتە ئەوەمە توش بووین ناسارین بارن هەڵگرتۆ کۆڵەکەم گرانە دەنا برای بەڕێزم بارە لە برادرانم نەگرت دەستخۆشی لێ دەکەم بەڵێ چ دەفەرمووی تا جواب بدەمەوە وەڵای جا من گوێم لە جەنابەت بوو تێبینیەکانت زۆر جوانن ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی نانی دەوێ ئاوی دەوێ کارەبای دەوێ نەفتی دەوێ ئەو شتانەی دەوێ وەنیە بەڵێ کەواتە هیوادارین هەموو کەسێک لە ئاستی خۆی بە خۆدا بچێتەوە پێش هەمویان حکوومەت بۆ ئەوەی تەواوی پێداویستی بۆ هاوڵاتیان دابین کە نەکەونە حاڵەتی تەلاق و وازهێنان و گرفتاری بەدەست ژیانەوە چونکە ژیان بەڕاستی سەخت بووە ئەگەرچی وەک ئاماژەی پێدەکرێت کە هیچ شتێک لە ئارادا نییە واتە هیچ ژاوەژاوێک نییە هەموو شتێک باشە حکوومەت دەڵێ هەموو شتێک کۆنتترۆڵە بەڵام خەڵکی گلەی هەیە دەست خۆش کاک حەمەڕەشید بۆ قسەی جەنابەت بۆ فەرمایشتەکەت بەڵێ لەخوا بەزیاد بە مەسئولان لێپرسراوان تند و تۆڵن تەلاقیان تند و تۆڵە تێر و پڕن لە هیچیان پەک ناکەوی بەذاتی خوای زیاد لە تەلاقیش هەیەە تێگەیشتی زۆر چاس دەخەرنیشی وا بڕێوە بەرن ماڵ وێران خەڵکی فەقیرە کاکە
کاچی بەڕێزم شاین بەردین هێندی هاوارکەین جوابماندادەنەوە دەڵێتی ئەوە خوا پێداوان و دەسەڵاتداران ئەوانێ دەخۆن ئێستا ڕوو ناکە ئەگە تاریکی دار بزانم نەوحێکی دی دەبن دەستخۆشی لێ دەکەم با زۆری وەنێو نەکەوە سپاس دەست خۆش کاک حەمەڕەشید لە شەرەوە سپاس بۆ جەنابەت کاک عەلی وەرەگرم لە شوێوە عەلەیکە سەلام و ڕەحمەت الله دەستخۆشی بەناوەتان یەکەم سپاس کاک عەلی لە ئاغجەلەرەوە پارێزی وڵی کە دەگەڵ پراغزێت ئەگەرەتەوە بۆ قەزەی دینی زایفەکە دینی زایفێ ئەو قەزەکە بەڵێ دووەمشت قەزەی بوون و نەبوونە ئەگەر ئەو بێتی ڕازبێ شێشە نییە بۆ خۆم کاتی خۆی کەژمێنە دینا ڕاستە جوانە نەبوو ئەوە 20 ساڵ خێزەوە تا ساڵ بسندی کێشەمان نەبوو لەخوا بەزیاد بێ الحەمدولله مەقسەد هەموو ئەگەرەتە بۆ دین زایفێکە ئەی با من قسەیەکی خۆش بکەم کاک عەلی ینی کە کێشەتان نیە الحەمدولله ئەمە شکرانەوێ ئەگەر بڵێ ژنێکی ترێنم کێشەتانە بێ والله سبحانه بێ خۆش بێ بەڵێ کاک عەلی سپاس بۆ جەنابەت لە ئاغجەلەرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر باشە سپاس هەر بژیت سپاس بۆ پەیوەندیەکەت دووبارە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ڕاستەوخۆ لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنیەکانەوە ئێوەمانان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن پێم خۆشە ڕەگەزی مێ خوشکانمان و دایکانمان پەیوەندیمان پێ بکەن بۆ ئەوی ئەوانیش باز لە حاڵەتەکانی تەلاق بکەن و هۆکاری حاڵەتەکانی تەلاق شی بکەنەوە بەکر لە سەی سایق بەڵێ کاک بەکر هەموو کاتێکی جەنابەت باش سپاس تەوەرەکەی زۆر جوانە دەستی خۆش بێ مامۆستاگیان بەڕاستی لەم ڕۆژە ئەو تەوەرە زۆر گرنگە بەڵێ پێش هەموو شتێک ئێمە هۆکار تۆڕە کۆمەڵایەتەکان ئامێری بڵین تەلەڤیزیۆن وەکو کەناڵەکان وەکو ئەم شتانە هەمووی گرنگن بۆ تەلاق بەڵێ لە کۆمەلگای ئێمە خۆتەزانی ئێمە کۆمەلگایەکی بفڵمانی حمدە بۆ خوای گەورە سپاس بۆخوا بگوڕێی بڕێ بەڵێ بەڵێ جیابوونەوە هەر هەبووە لە جیابوونەوە بەڵام بخۆ ئەو کابرای پێش ئێمە وتی کە نەفت و ئاو ئەمانە ئەوێ تەوان کاکە ئێمە لایەنەی دووەم دەستی لێ شۆردین ئەبێ لایەنی خۆمان وەکو کۆمەلگا هاوکار بین خۆمان خەمی ئەم خەمە بخۆین خۆمان دەرمان بین بۆ بنینەکانی خۆمان ئەی باشە قەینا ئەوە حەفە دەستی لە ئێمە شۆرد و ئێمە دانیشین سەر ئاو بەخەم دانیشین وێزی تەواق زۆر بێ بەڵێ يعني چی بکەین بەڕاستی چی بکەین حەفە دەڵێ کاکە من حەقم نییە بەسەریەوە نە نەوتانە ئێمێ نە کارباتانە ئێمێ نە ئاوتانە ئێمێ نە ژیانتانەکەم یعنی ئێمەش باتە بگەین دەستخوا جوان يعني چی بکەین بەڕێی هەمومان چی بکەین بەڕێی خەڵک عالەم چی بکەین ئێمە کەواتە بۆ بنەبڕکردنی حاڵەتەکە چیمان پێویستە بە ئەو پرسیارە بکەین چیمان پێویستە ئێمە پێم وەکو عەبدی جەنابتم ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین هیوادارین هەم مەلاکان بەڕێزەکانمان هەم پیاوە سیاسەتمەدارەکانمان هەم پیاوە ئاینیەکانمان گشتی هەوڵێک بین ئەم دیاردەیە بن بڕ بکەین یعنی بە تێگەیشتن تاکە گەنجەکانمان زەنێرن بابەجان هۆکارەکەی ئەوەیەکە یێنی بۆ ناکێ بەڕێوە مەیەنە یعنی تۆ ئەبێت تاوەڕێی باوکە بکەی کە باوکە بەخێوناکان مەیەنە کاک بەکر کەواتە ئەوەی جەنابە دەفەرمووی پێویستە دابوونەریت و بەها باڵاکان بژێڕینەوە بەناو کۆمەڵگەی کوردی طبعا تۆ لە ماوەکە عیلەکەی خۆی تاوەڕێی جەنابتەکە بەخێیان ناکەی کێ بەخێویکە نازانم ئەبێ بێتە دەست قەدەریات دەست یەکی دیکە یا دەستی ئەمین نازانم جوانە ئەیوانە بەڵێ بەڵێ وایوانە دەست خۆش تێبینێکی جوانە سپاس بۆ جەنابەت لە سەی سادقەوە لەگەڵمان بووی کاک یوسف وەرەگرم لە قەڵات زێ کاک یوسف شەو باش سەلامی خوا لێبێ شەو باش سپاس فەرموو سلامەتی سپاس دەستخۆشی بەنامەکە لێ دەکەم هەر بژیت مەمنونی جەنابتم سپاس زەحمەت نەبێ بەنامەکە لەسەر چییە ئەتوو بەرامبەر کەناڵی پەیام دانیشتووی کاک یوسف ئێستاوە دیکەمە لە ئەوەش لە دەرم هاتمەوە لەسەر چ زەحمەت نەبێ کاک یوسف باز لە تەلاق دەکەین
دەسۆشی بەرنامە لێ دەکەم سپاس وەڵڵاهی براکەم ڕێژەی تەلاقدان زۆر بووە بەڵێ یەکەم هۆکار دەگەڕێتە بۆ دارایی بەڵێ دارایی زۆر خراپە زیابوونەوە شوێنی شەجێبوون بەڵێ ئەو شتانە زۆر لە تاسیری هەیە لەسەر زیابوونەوە کابرا هەیە 4 منداڵ 5 منداڵی هەیە لەداوە لە مەکتەبە هیچ پارێکی نییە هیچ جلوبەرگێکی بۆ ناکڕێ بەڵێ ئەوەی یەکدوو هەمیش ئەو سیمکارتانەکە لە بازاڕەکان دەفرۆشێ بەڕاستی کارێکی زۆر خراپە سیمکارت ئەو سیمکارتانەی فعالەکان ئاها بەڵێ لەبەر ئەوەی کابرا دەستی تەلەفۆنی پێ دەکات ماڵی خەڵکی پێ تێکدەدە بەڵێ بەڵێ ئەوانە زۆر لە تاسیرانەیە مەسەلەی ئەو برادری پێشتی باسی کرد لەوەی ژاراوە ئەوەی کێشەی کارەبا و نەوت و داهات و مەعاش و شتانە تاسیری زۆر هەیە ڕاست بەڵێ کاک یوسف ئەگەر قسەی ترت نەما بێ سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ بەرنامەکە دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دارا وەرەگرینە دەربەندی خان دواتر هەندێک کۆمنتە خوێنمەوە هاوڕێیان با ئاگادار بن بەڵێ کاک دارا ئەم کاتۆ هەموو کاتێک و باش دەستخۆشی بەڕێمەکە لێکە مامەسەگیان جەنابەت باش سپاس کاک دارا سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو برای بەڕێزی منی وڵا مامەسەگیان من سەبارەت بە تەوەرەکە ئەیگەڕمەوە بۆ باری دارایی یەکەم بۆ باری دارایی یەکەم دوو هەمیش ئەیگەڕمەوە بۆ توندژی ئافرەتان سروشتی ئافرەتان ئەوەنە کێشەی خەڵکێکە دەن ئەوەنە کێشەی خەڵک حەل ناکەن لەبەرەوەی ئەمانە شتێک ناکەن لە مەسلحەتی فەقیری وەژارە مەسەڵەن گەنجی ئیمڕۆ سەرەکە ئەو هەموو گەنجە کە هیچی هاوسەرگیری ناکەن یەکەم بە سلفەی زەواجیان بۆ سەر بکەن 4 ملیۆن 5 ملیۆنەکان دەنێ بالیان نەسێنەوە خەڵکێکە گەنجێکە تاسە بگەیە بەرەو پرۆسەی هاوسەرگیری ئەڕوا لەبەرەوەی باری قەزار نابێت کە لێی نەسێنەوە باری داریا گەنجی ئەم وڵاتە کوڕی ئەم حکومەتەکە باوکی ملت بێ بەڵام وەڵای ئەمانە باوەپیاڕەی میلەتیشین هیچیان بۆ خەڵک نەکردووە من قەناعەتی من ئەگەڕێتەوە بۆ باری دارایی خاڵی سیامیشم ئەگەڕێتەوە بۆ یەکتری قبوڵ نەکردە مەسەلەن ژن و پیاوێک ئەگەر شەڕێکیانە یەکتر نەیگەین بە حاکم کێشەکان ئەوانەیە من بە قەناعەتی من ئەگەر خەڵک باری دارایی بێ باش بێ بەخوا شەڕ ناکە ئازاوە ناکە خاڵی یەکەم ئەگەڕێتەوە وەڵای بۆ توندژی ئافرەتان لەبەرەوەی من خۆم بەڵگەم لایە لەو بابەتە بەڵێ کاک دارا تێبینێکی جوانە سپاس کە باسی حاڵەتی قەرزی سولفەی زەواجی کرد کە ئەمە خۆی بۆ خۆی جاران هەبوو وەردەگیرایەوە بە شێوەی قست بەڵام ئێستا نەماوە بەداخەوە ئێمەش دەنگمانە خەینە پاڵدەنگی هەموو گەنجێک کە ئارەزوومەندە بچێتە نێوژیانی هاوسەرگیری و ژیانێکی نوێ دەست پێ بکە ئەم قەرزەی پێ بدرێ بە نەدرێتەوە ئەم قەرزە بۆ نمونە 4 ملیۆن 5 ملیۆن دینار بۆ حکوومەت بەڕاستی پارێکی ئەوەندە زۆر نییە کە محتاجی بێ لە گەنجێکی وەربگرێتەوە بێکار بێکاسبی بێخانوو بێماڵ بێحاڵ کە ئەمە دواتر ئەبێتە هۆکاری جیابوونەوە لەگەڵ خێزانەکەی کە ناتوانێت ژیان تا سەر بەڕێ بکە. سپاس کاک دارا سپاس دەربەندی خانەوە لەگەڵم بووی ئەگەر پەیوەندیەکی تر هەبێ باش ئەگەر نا کۆمنتە خوێنینەوە کۆمنت بەڕێزان لەو کۆمنتانەی کە هاتوون دایکی بەهەشت نووسیوێتی هۆکاری سەرەکی دراما بیانەکانە کە لەگەڵ کەلتوری کوردەواریدا ناگونجێن. کاک ئازاد سەلاح نووسیوێتی هۆکاری زۆری تەلاق زەواجکردنە بە تەمەنی مناڵی و لێکتێنەگەیشتنە. ساراخان نووسیوێتی سارا ئیسماعیل هۆکاری سەرەکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. ئێستا دێمە سەر باسی تۆڕە کۆمەڵایەتەکان. تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ چاودێریکی لەسەر نییە بەڕاستی و هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو بڵی بابەتی ڕۆژیان هەیە بۆ هاتنە نێو خانەوادەکان یعنی تازەگەریەکەن نوێگەری ئەەکەن چۆن وا لە ئافرەتێک یاخود پیاوێک بکەن ئیتر تااقەتی ماڵەوەی نەمێنێت ئیتر تااقەتی خێزانەکەی خۆی نەمێنێت یان بە پێچەوانەوە یان حەزی بە دەرەوە و چوزانم کۆمەڵێک حاڵەتی سەلبی و نەرێنی ببێ کە ئەمە ببێتە هۆکاری لێکترازانی خانەوادەکان. هەردی ئاکۆ نووسیوێتی هەردی ئاکۆیی نووسیوێتی نەبوونی متمانە و ڕێز و گیانی لێبوردەیی لە نێوان هاوسەرەکان
تێبینێکی جوانە. عەلی سێوکانی نووسیوێتی دوورکەوتنەوە لە شەریعەتی ئیسلام هۆکاری سەرەکیە. طبعا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی إن أبغض الحلال عند الله الطلاق، واتە ئەو شتەی کە خوای گەورە حەڵاڵێکە و پێی ناخۆشە کە ئەنجام بدرێ و حەڵاڵێکە و خوای گەورە پێی قبوڵ نییە، واتە بە شێوازێکی تر بڵێن دەچێتە چوارچێوەی شتە مەکروهەکان، ئەوەیە کە تەلاق لە ئیسلامدا جێی بووەتەوە ئەگەر چی خوای گەورەش پێی خۆش نییە. بەڕاستی ئەمە لە بواری شەریعەتدا هاودین مراد نووسیوێتی لە یەکتر تێنەگەیشتن و حساب نەکردن بۆ قسەی یەکتر و نەبوونی خۆشەویستی. سەلاح حەسەن نووسیوێتی پشتگوێخستنی کەسانی تێگەیشت و ڕۆشنبیر لەلایەن ئەو کەسانەی دەیانەوێت پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن کەم تەرخەمی خانەوادەکان لە دەستنیشانکردنی کەسێکی باش بۆ هاوسەرگیری بۆ ڕۆڵەکانیان. فعلا هەندێک جار یعنی حاڵەت هەبووە، بەڕاستی من ڕێزێکی زۆر تایبەتیم بۆ هەموو مامۆستایانی ئاینی هەیە، ڕێزێکی زۆر بێپایانم بۆ هەموو مامۆستایانی بەڕێز هەیە، بەڵام مامۆستایەکی ئاینی وەختێک ئەچێت بۆ نمونە بۆ مارەبڕینی پیاوێک و کچێک یان کوڕێک و کچێک پێویستە بکۆڵێتەوە لەوەی کە ئەم پیاوە نوێژ ئەکات، ڕوو لە خوایە تا ئەندازەیەک حەڵاڵ و حرام لە یەک جیا ئەکاتەوە، یعنی سبەی دوو سبەی ئەمە نابێتە ڕێگەر و کۆسپ و لەمپەر بۆ ئەوەی ژیانیان بەڕاستی چاڵ و چۆڵی تێبکەوێت. ئەمە حاڵەتێکی زۆر گرینگە کە مامۆستایانی ئاینی هەستی پێ بکەن و مامۆستایانی ئاینی بەڕێز پێش ئەوەی حاڵەتی مارەبڕین ئەنجام بدەن لە نێوان کچ و کوڕە زۆر زۆر پێویستە کە بکۆڵنەوە لەوەی کە ئەم گەنجە چۆنە، مامەڵەی چییە. طبعا گەنجمان هەیە لەبەر نەبوونی هۆشیاری ئاینی ئەمڕۆ کە هەندێک دوورکەوتنەوەی لە شەریعەتی ئیسلام خۆی داوەتە کافتریاخانەکان و نێرگە لە خانەکان و ئەمە ژوای کردووە کە هیچ پەرەنسیپێک نەزانێت لە پەرەنسیپە ئاینیەکان ئاینیە گرنگەکان بۆ حیاتی زەواج، واتە نەزانێ ڕێز لە ئافرەت بگرێ، واتە نەزانێ ڕێز لە خەس و غەزووری بگرێ، نەزانێ ڕێز لە کەسوکاری خێزانەکەی بگرێ. والحاصل ئەم حاڵەتانە بۆی هەیە کە حاڵەتی تەلاق دروست بکە. کۆمنتی ترماوە دێمە سەری پەیوەندی وەرەگرم. یادگار لە سلێمانی. بەڵێ بەڵێ کاک یادگار. السلام عليكم براكم. عليك السلام ورحمة الله. السلام عليكم براكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. وزارة براكم والله بقى زي أو زاربني الطلاق مشتام كذا ذوك زاليد يعني قضية وياك نبونية. بله. قارنية وإجنية. بله. بس من يقرن أبوي كوقت يعني اللي يكتذكر. خيانة. أها جوان. يعني خيانتها. دعوة تحمل كردن لقل يكا. بله. خيانة بله. جوانة تبيني شي جوانة كاك يادقار. يا دعوة تحمل يعني لقل يكا تحمل شانية. تحمل. شو كاسبي خوي جورا خوي القرآن خوي فرمي فرمي من عكات المفوشن لا ترسي هزاري مرزقي إيه وأنا جدا. بله بله. سپاس کاک یادگار تێبینێکی جوان بوو کە بابەتی خیانەتە و تەحمل یعنی سەتۆ لەبانی علاقە بفرۆشام ڕستی خۆتی دەستی بە ماڵم ناڵەکەەوە. بەڵێ بەڵێ دەست خۆش. سپاس کاک یادگار. سپاس بۆ پەیوەندەکەت. کاک ڕازگۆ وەرەگرم لە تەکێوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. تەچەی دەربەند کاک ڕازگۆ؟ بەڵێ بەڵێ تەچەی دەربەند. هەر بژیت سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو دانیشتوانی تەچەی دەربەند. چاود ماتەکەم زۆر سپاس دەکەم بە دەستان خۆشە. سپاس دەکەم. چیت هەیە لەسەر تەوەرەکەمان کاک ڕازگۆ؟ من ئەم حاڵەتی تەلاقدا بەڕاستی لە هەرێمی کوردستانە تەواو ڕێژەکەی بەرەو هەڵکشانەڕوە. خۆی دەبایە حکومەت کارێکی وای بکردە نەیهێشتا ئەو ڕێژێ بەرەو هەڵکشان بڕە. بەڵام ئیتر بڵێن چیەوە هەموو حکومەتێ ناکرێ، بەڵام هۆکاری کەشی لە پشتەوەی ئەمە بەڕای من تەمەن زۆر بەڕای من ئەمە
دەبێ ئەو ئافرەتە ئەو کوڕەکە هاوسەرگیریەکان تەمەنێکی گونجایش هەبێ بەتایبەتی ماقوڵ نییە لە نێوان 15 بۆ 16 بۆ 17 ساڵە درێ بەشوو یان لەو تەمەنەیە کوڕ زەواج بکە و بێتە ئەمە هەر خۆی ماقوڵە ئەو پیاوە ئەڕاتە دەرەوە کار و کات بێکا دێتەوە ئەم ئافرەتە 16 ساڵە نازانێ هێرکەڕۆنێکی بۆ بکە وڵایی تۆ پیاوێکی باشی بە هێرکەڕۆنیش ڕازیت وڵایی ئەیتر شتەکەەوە وای لێدە ناتوانێت هێرکەڕۆنێ بکە ئەمە لێنەوە تەمەنێکی 16 17 ساڵێدا ئەم ئافرەتە دەن بەشویان لە تەمەنێکی مەداژن بۆ کوڕایەنن ناتوانێت خۆی بەڕێوە بەرێ چگەڵی ماڵ و ناڵێکی زەخمش پێ بەسەریا من ئاڵم تەمەنش دەورە بینێت لەو کارەدا دەست خۆش سپاس کاک ڕازگۆ لە تەکێوە لەگەڵمان بووی هەر لە تەکێوە ناگەڕێنەوە بە سلێمانی ئەچین بەرەو چەمچەماڵ لە چەمچەماڵەوە کاک ڕێباز وەرەگرین ئەم کاتت باش بەڕێز هەموو کاتێکت کاک ڕێباز خۆشەویستی دەستخۆشیت لێکم بۆ تەوەرەکەت بەڕاستی تەوەرێ جوانە سپاسە دەکەم مەمنونی تۆم وەڵایی من تەنها بەسەی گەڕێنەوە بۆ زۆری خیانەتی بین هاوسەران بەڕاستی ئیمڕۆکە ئەوەی ئەبینی هەچی گەنجەیە و هەچی ژندارێ و کامل خەریکی لەگەڵ حرمەتم بۆ زۆربەی بینەران و جەنابەت زۆربەی هەرە زۆری خەریکی خیانەتە لە یەکتری چی لە ئافرەتەکە چی لە پیاوان کە لە یەکتری ئەبینن دوای وەکارەکەی بێتە وەکاری تەلاقدان و جیابوونەوە بەڵێ دەستخۆشی ترم نیە زۆر کاک ڕێباز سپاس بۆ پەیوەندێکت ئەزیزی ئەمەی کاک محەممەد لە ئاغزەلەر برابرەکەم سلام علیکم عەلەیکە سەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه دەستخۆشی لێکەین برابرەکەم سپاس وادە ڕازی برابرەکەم بە حەقات هەندێک شتیش هەیە بڵێن هەچەندی خۆزەرمەندی یەکەم ڕەگەزی نییە قەناعەت بڕایت بێ زۆری خەسووی بڵێن کوڕەکەیان کچەکە زیاتر ئەم شتا ڕژێنێ و ئەدەبەربەز بۆ ئەم قەزەیە خەسوو چەندی حاڵەت هەیە ئەوەیە ئەوەی یەکەم شتی دەرەجەی یەکەمەکەی ینی کەمی ئیمان ئەوە تەشیدەوەیە یعنی ئمە باوباکرامان کاتی خۆی خێزانی بە فەقیری وهژاری چەند کەس سەر خێزان بە یەکۆ لە ژوورێکی بچکۆلەیە بووە ئەم قەزیە بۆ شوێنەوە ینی بەبیرم دێ لەم ڕۆژانەما خۆمان باس نەکەم گوت بەبیرم دێ لە دیەکە 10 ساڵی شازم یەک تەلاقی هەبوو یەک تەلاق خێرە ئێستا لەم وەزە خۆشەش تاڕادێک ئەم هەموو قەزەیە دێ ینی خەیر ئەو خەڵکە ئەچێتە بازارەوە بۆ باوتی مەسەلەی خیانەت ینی خیانەت چۆن ئافرەتی خۆی وا سفورە وا خۆی ڕازێ بۆیاغیز ئەوە کات و ناوچی وەختێکە ئەچێت دێتەوە ماڵێ یەوروە ڕەو سبۆغەکە نەما ئیتر بە حەقیقت ئەو شێوە جوانی نامێنێ ئەم کوڕەش ئەگەر لە ئیمانی خۆی پتەو نەبێ ئەچێتە بازار هەموو ئافرەتەکەش خەیابینەوە ئافرەتە خۆی ڕازانەوەتەوە ئەتە دێتەوە یەکەی خۆی لەبەر چاوەکەیە ئیتر خۆ بە حەقیقت ئەمەیە زیاد ئەوەی حکومەت و ئەم هەندێک ڕێکخراوی خوشکانیش بڵێن ئافرەتان هەندێک ڕێکخراوی ئافرەتانی ژەمە کارێکی زۆر خەتەرناک لەسەر کۆمەڵگەی توداری خۆش بێ و من مەمنونم سپاس بۆ جەنابەت کاک محەممەد لە ئاغزەلەرەوە لەگەڵمان بووی هۆکارەکەی گەڕاندۆتەوە بۆ خەسوو جا خەسووی بووکەخان بێ یاخود کاچی زاوە ئەمە هێژەکە لە هۆکارەکە باوکی ڕۆمان لە بازیان السلام عليكم. عليك السلام ورحمة الله. سڵاوی خوا لەبێ مامۆستاجان. سڵاوی خوا لە جەنابەت باوکی ڕۆمان. بەڕێزی سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی پێیان دەستخۆشی دێکەوەرە. هەر بژیت گەلێک مەمنون. بەڕێزی مامۆستاجان هۆکارەکانی زۆرن یعنی من ناتوانم لە ماوەی دەقەیەکە ئاماژە بە هەموو هۆکارەکانی بم. بەڵام ئەوەی من تیشکەکەمە سەر هۆکارە گرینگەکانەوە باسەکەم دووسێ هۆکاری زۆر گرینگن. بەڵێ. یەکەم پابەندەبوونی هەموو تاقەکانی کۆمەلگا بە دینی ئیسلامی پیرۆزەوە وەکو خۆی جێبەجێ ناکەن. ئەمە شەریعەت. دووەم هۆکاری نەعەدالەتی حکومڕانی هەرێمی کوردستانە. هەم ئەیگەڕمە بۆ ئەو کەناڵە درامایانەی کە کەناڵەکانی برادرانی پارتی دموکراتی کوردستان پێشکەشێکن بە خەڵک باڵ نیشتیمانی ئەم هەرێمە.
بلا بەڕێزەکەم تەنها یەک لایەنی سیاسی وەکو پارتی باسکەم زیاتر لە 32 کەناڵی هەیە بە کەناڵ ماخۆیەوە با ناوی کەس نەبین با ناوی کەس نەبین ناوی کەس نابم بەڕێزەکەم ئەوە هەموو خەڵکی کوردستان کەناڵەکانی ئەبینێ کۆمەڵێک فلیمی دۆبراسکرا و کۆمەڵە فلیم دابەزێنن هەر هەمووی دەلالە لە خراببوونی کۆمەلگاکە مامۆستاجیان تەرجومەکراوە خۆی فلیمەکە تورکیا ئەوان بۆیە کا بە کوردی بە پارێکی زۆر بە قوتی من و مناڵەکانی من و تۆی خەڵکی ڕەسوڵەتی ئەم هەرێما فلیمەکان نەکڕێ و بڵایە کاتەوە فەخشێکا بە زمانی کوردی کۆمەلگەشت خوڕەوەشی تێکەچێ خەڵکشتن تەڵاتەکدا خەڵک نانێبی خوا مامۆستاجیان لەگەر حکومەت هاوکاری خەڵک بکات پارەی باتێ سرفەی زەواجی وەخەسکا بە قەناعەتی من کەس ناتوانێت کەسانی خۆی تەلاقدا کەس دڵی نایە هاوسەرگیریەکەی هەڵۆشێنێتەوە بۆ کارە سەرکردەی حکومەتە دووەم سێزی لە سەڵاتداری هەرێمی کوردستان کە بە ناساوە پارتی دیموکراتی کوردستان خراپترین بەرنامە ئیسلامی بۆ خەڵکی ناوە لە وڵاتی وەکو تورکیاوە کە تورکیا خۆی حەزە بوونی کورد هەرناکە لە عەسڵا یعنی بە حەقیقەت شتێکی زۆر زۆر خراپە ئاوا بڕوات کۆمەلگایە سەر لە بەری هەڵەوەشێتەوە و مەگە خوای گەورە فریامانکەوە و دەستی خۆشە بۆتەوە ئینشاءالله سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ بەڕێ باوکی ڕۆمان سپاس کە لە بازیان و لەگەڵمان بووی کاک شەماڵ لە چەمچەمە السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەتانێکە بەڕاستی تەوەرێکی زۆر باش و لە کاری خۆیەتە. سپاس دەکەم کاک شەماڵ. سەرەتا مامۆستای بەڕێز هۆکاری زۆربوونی تەلاق لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەم ماوەی پێشوو بۆ چەند هۆکارێک من ئەگەڕێن بە بۆ چۆنی خۆم. یەکەم تێنەگەیشتنە لە واتای زەواج. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێت ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة والرحمة. خوای پروردگار زواج و ژنە خوازی و لەناو مسلمانانە داناوە هەتاوەکو سۆز و خۆشەویستی و پەیوەندی خزمەتی زیاتر بە قەوت بێ لەناو مرۆڤەکانە. بەڵام لێرەدا ئەوەی کە لە واتای زەواج تێنەگا حتمەن ئەبێ جێبوونەوە ڕووبدات و لە بینیانە چونکە گەورەترین شت لە ئیسلامدا گەورەترین شت لە کە خوا سبحانه وتعالى پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام دایناوە پەیوەندی خزمەتیە هەتا خوای گەورە ئەفەرمێ لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم برسرين تانو كسي كتقوى لا قوابي مروفقان بو اترناتين دروس كراوا واشتاكي ديكا شيء أمامي آماجي فيكم كوا رقاد مكانو آميري تكنولوجيا بطابتي بوتا وكاري طلابون تماشا كي لفيلمي كدو بلاش كراوا أو آفرتي كتايا بناو يغير سويز فرمتن بو أم كنالي ولا فيلم كاني ترى لا كنال كاني دي فيلم نية منالي برين بيباو كتيانا بياخد أو كتيانا بس فيلم نية يعني خلق فيري خيانة نكاد وخلق فيري أو فيري خيانة نكاد آفرتش لماذا وكل دبيني شوار ديوارايا تنها تلفزيونكي لبرشاوايا أو كاتا خطو خطوطي خيانة أمنية وكاري يكم بابلين حالي نبونا لواتاي زواج وهوكاري دومش أم فيلمانيا بقوي أم فيلم دوبلاش كراوانوا خلقي فيري خيانة أبيتو تشون فێریشتی دیکەبن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاک شەماڵ لە چەمچەماڵەوە گوڵی خان وەرەگرین لە سلێمانی بەڵێ گوڵی خان کاتە باش بەڕێزم کاتێکی تۆ باش سپاس زۆر سپاس بۆ تەوەرەکەتان شتێکی جوانە کاتە من هۆکارەکانی ئەگەڕێنەوانێ و یەکەم بۆ بێکاری گەنجان کە ناتوانیانێکی خۆش بۆ هاوسەرەکانیان دابین بکەن دووهەمیان بۆ قەناعەت نەماوە وەکو شتێکی داتە چاولێکەری ئەم شتی ماڵێکی جوانی هەیە ئەم سیارەی هەیە ئەم ژیانێکی خۆشی هەیە گەنجەکان ناکە ناتوانن ئەو ژیانە دابین بکەن بۆ هاوسەرەکانیان با هاوسەرگیریش نەکەن بۆی ڕێژەی تەلاقیش ئەوە زیان نەبێت سێهەمیشیان بۆەوەی ئەگەڕێنمەوانێکە باسی تۆڕ کۆمەڵایەتەکانەکەن من لەقل لەگەڵ ئەوایە نیم ئەگەر کەسێ وەشیار بێ کەسێک لێزان بێ با بەکاریشی بێنێ شتی زۆر جوانی تایە شتی زۆر باشی تایە بۆ بە خراپە منەگەڕێن بۆ ئەستی زانیاری کەسەکان کە ئەستی زانیاریان کەما بە جوانی بەکاری ناهێنن من ئەگەر ئەو ئاستەم نەبێ با بەکاری نەهێنم بۆ ماڵی خەڵکی وێران ئەەکەم کەسێک ئەبینەمیان هەر جۆرێک بێ پەیوەندی پێوە ئەەکەمیان ئافرەتەکان لەکەدارەکەن هەڕەشیان لێ ئەەکەن من لەگەڵ ئەوەیان کە گەنجەکانمان وشیاتر بن ئەوانش خوشبوداییان هەیە خێزانیان هەیە با ئەوەنە ئافرەتانی کورد ناشرین نەکەن
سپاس بۆ ساوەرەکەتان سپاس سپاس بۆ جەنابەت گوڵی خان لە سلێمانیەوە چێ لە کەرکووک کاک بورهان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. شوني برام باشي؟ شوني كاك برهان جان؟ سلامت يا أخوة دخوشين برنامج ليكم براكم. كاك برهان لي شوي كركوك وقساكي؟ كركوك قاسيك. باش فرمو كاك برهان. والله براكم ورد سر طلاقها هل همومان أو يبقوي بلي أبو سلمان أجر جرالي في غمري خوابين عليه الصلاة والسلام شي ريجي طلاق أو نزورنا عليها جوانا لبروي في غمري خواه صلى الله عليه وسلم جمان يوتوا إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه لم روجاني رابردو ناسيارك ماجنينا ما مستاكهات ماري بري ودياري كرم نيوز أكي ودينا والله نيوز ناكم والله بيتر هر ماريش أكي هر بوي بري تيجي إذا إيما بزاني جنا دينا شيء كسي نيوز ناكا وجنا ديتيه كسي أزاني نيوز ناكا بوك تيجي مارا أكي تيجي هو كاري زياد بوني طلاق رجي طلاق أقرن مبو أوي كخلشي دورة لبرنامجي خواي جورا دورة ل جرالي بيغمري خو عليه الصلاة والسلام بوي الرجي طلاق زور بوا أجينا من كسيك أجر خوا بناسية شوني سنتي بيغمري خو عليه الصلاة والسلام جرالي بيغمري خو عليه الصلاة والسلام ريز لجنخي أجري ريز كتشي أجري ريز دايشي أجري إيش مشكلة ناخذ لو عائلة عائلة كان يبرو بسلمان بحساب بسلمان هم إلى سقط نوت PNG أجاي لبرنامج خو يغمري خواني عليه الصلاة والسلام وين الرجال طلاب زور بوا جوانا تبيني شيء زور جوانا خوات زي خير تان داتوا أجمعين إن شاء الله خوات زي زنابيش داتوا سباس كاك برهان لا كركوك ولا قلمان بوي باوشي أيمن للسوران ورقري كاتم بني بوي كومنتكان بخير مو هاوريان باوشي أيمن سڵاوی خۆتان لەبێ سڵاوی خوا لە جەنابەت باوشی ئەیمەن بەڕاستی سپاسانەکەم بۆ وەرە جوانە من بەڕای خۆم ئەو کارەکەی بۆ چەند هۆکارێک ئەگەڕێنەوە یەکەم بەڕاستی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە یەکێکە بەڕای خۆم لێ زۆربوونی زیادبوونەوەی تەلاقکە بەداخەوە ساڵ بە ساڵ لە هەموو پارێزگاکان ڕۆ لە زیادبوونە خوا پەناماندا و جگەلەوەی بەڕاستی یەکێک شتێ هەرچەندە ئەوەی بە چارەسەر نازانم بەڵام وەکو ئەوەش بەڕێی خۆم ڕێگریکردن لە فرێژنی ئەمە شوێکێکە لەوە کارەکانی کرد کەوا بەداخەوە چەندین مەرج و قورسیان داناوە بۆەوەی کەوا فرێژنی لە هەرێمی کوردستان وای کردووە کەوا بە خۆتان ئەزانن لە هەرێمی کوردستان ئەمە باسەکەین ڕێژەی تەلاق و زیادبوونە چەندی ژنی بێوەژنمان هەیە چەندی ژنی شەهیدمان هەیە تاوەکو ئێستا بێوەژنەوەوانە و جگەرەوەی چەندی خەیرەمان هەیە ئەمە شوای کردووەکەوە جگەرەوەش کەوا ساڵ بە ساڵش ڕێژەی تەلاق لە زیادبوونە حکومەتیش ڕێگری کردووە لە فرێژنی و چەندین خاڵێکی تریشکە باز بکەم ئەو فلیمە دۆگەشکراوانە کەوا بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی و خودی وەزارەتی ڕۆشنبیری لە بەرپرسە کەوا بە پرسێت ئەم فلیمانە ئەم بە پارەیەکی خەیاڵی کەوا زۆر بەڕێزش لە پێشی من باسی کرد پارەیەکی خەیاڵی لەلایەن حکومەتەوە بۆ ئەم فلیمە دۆگەشکراوانەوە دەستان ئەکرێت و ئەمە شوای کردووە بەڕاستی سیرازێژەی کۆمەڵایەتی و خێزانی تێکداوە یعنی سەتا نۆهەتی زیاد ئەیکەڕێنمەوە ئەو ڕێژەی تەلاق بۆ و فلیمە دۆگەشکراونە کە بەبێ سانسۆر لە تۆڕە کۆمەڵایەت لەو کەناڵانە دا ئەبەزن بەڕاستی یعنی ئەوەی یعنی هەندێک ڕێگری لە بەرنامەیەکی دینی و بەرنامەیەکی بڵێم کۆمەڵایەتی ئەوە ئەکرێت یعنی ئەو هەندە ڕێگری لەو فلیمانە ناکرێت هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ڕێگری بکات لەو فلیمە نابەد ڕەوشتانەی کەوا کاکەکانی کۆمەلگای تێکداوە دەستخۆشتانی دەکەم و هیوادارم نمونەی کەناڵەکەتان زیاد سپاس بۆ جەنابەت باوشی ئەیمەن لە سۆران و لەگەڵمان بووی سپاسە دەکەم عەزیەت کێشە خۆشەویستان هەندێکی تر کۆمنت ئەخوێنمەوە لەو کۆمنتانە کاروخ عەبدوڵڵا نووسیوێتی چەند هۆکارێک هەن
کارنەکردن بە یاسای قورئانی پیرۆز، بێکاری، ئەمە دووەمە. سێم خیانەتی زەوجی. سازان ئیبراهیم نووسیوێتی دوورکەوتنەوە لە یادی خوای گەورەوە لە مرۆڤ ئەکات شیرازەی خێزانی تێک بچێ. ڕێبەر هەورامی نووسیوێتی هۆکاری زۆرە، یەکێک لەوانە ئەو بەناو ڕێکخرا و مافی ژنان ئەو بەناو ڕێکخرایی مافی ژنان شیرازەی خێزانی تێکداوە. هاوکار جەزا نووسیوێتی یەکێک لە هۆکارەکان نەبوونی تێگەیشتنی دروستە بۆ زەواج لەو کەسانەدا کە زەواجەکەن. ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە کاک هاوکار نووسیوێتی ئێمە پێویستیمان بە هۆشیارکردنەوە هەیە پێش ئەوەی ئەم دوو کەسە بگەن بە یەک. بڕیار سابیر نووسیوێتی بۆ دوورکەوتنەوەی موسڵمانان لە ئاینی پیرۆزی ئیسلام دەگەڕێتەوە. سیروان سەلاح نووسیوێتی ئەو ڤایرۆسەی کە لە ڤایرۆسی کۆڕۆنا پیسترە کە لە هەندێک لە کەناڵەکان پەخش دەکرێت ئەو دراما بیانیانەیە کە دژی کولتور و دینمانە. محەممەد ڕەئوف نووسیوێتی گەلێک هۆکار هەن وەک لە یەکتێنەگەیشتن و کەم دەرامەتی و زوو زەواجکردن. سومبول محەممەد نووسیوێتی دوورکەوتنەوە لە بەرنامەی ئیسلام هەروەها بێقەناعەتی. بەڕێزان هەموو کۆمنتەکان جوانن، سوپاسی هەموو ئەو بەڕێزاناکەم کە کۆمنتیان نووسیوە. هەڵبەتە ئەوەی کە فریای کەوتین کۆمنتەکانی بخوێنینەوە خوێندومانەتەوە. کاک بڕوا نووسیوێتی کێشەی مادی و تەداخولکردن لە ژیانیان زائیدەن خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. هەڵبەتە ئەو کۆمنتانەی کە گوڵێکیان ناردووە یان لایکێکیان ناردووە یان سوپاسێکیان کردووە یان دەستخۆشییان کردووە لە تەوەرەکە، سوپاسی ئەو بەڕێزانەژەکەین ئازیەتیان کێشاوە. ئێمە بەڕاستی کۆمنتەکان زۆر زۆرن. یەکێک لەو کۆمنتە سەیر و سەمەرانەی کە نووسرا بوو پێم خۆشەوە بخوێنمەوە کە هیوان نەجمەدین نووسیوێتی کۆمنتێکی ئەوە بۆ نازانم نەوعێکە نووسیوێتی هۆکارەکەی بۆ زەواج دەگەڕێنمەوە ئەگەر زەواج نەکرێت تەلاقیش نابێت، دواتر پێشکە نیوە. هەروەها کۆمنتێکی تر هاتووە کە بەڕێزێک هەرچەندە دوور و درێژە نووسیوێتی دووربوون لە بەرنامەی خوای گەورە تەماشاکردنی فیلمەکان. زۆر باشە، من کاتم کەم لە بەردەستماوە، کۆمنتەکان گەلێک زۆرن، ڕاستەوخۆ دەیان خوێنمەوە. کاک ڕامین ئەحمەد نووسیوێتی زۆر بەکارهێنانی مۆبایل و تا درەنگانی شەو و سەرکردنی فلیمە تورکیەکان. بەڕێزێکی تر نووسیوێتی کۆمنتەکان زۆرن، کۆمەڵێک کۆمنتی جوان، کۆمەڵێک بەڕاستی خاڵی زۆر گرنگ کە تیشی خراوەتە سەر هەندێک بابەتی زۆر گرنگ لە بابەتی تەلاق. لاوازی ئیمان، ئەمە بەڕێزێکی تر ناوەکەی وازەح نییە، یازپا نووسیوێتی لاوازی ئیمان نەبوونی قەناعەت. خۆشەویستان کۆمنتەکان زۆربەی هەرە زۆری لە یەک نزیکن. سوپاسی هەموو ئێوەی خۆشەویست ئەەکەم بۆ نووسینی ئەو کۆمنتانە، بۆ بەشداریکردن. هیوادارم لە تەوەرەکانی داهاتوو لە ئەڵقەکانی داهاتووی دوانگەی خەڵک زیاتر بەشدار بن لەگەڵمان، هەم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی هەم لە ڕێگەی کۆمنتەکانەوە، بۆ ئەوەی زیاتر ئەگەر هەوڵ بدەین حەدی ئەقل نەتوانین چارەسەریشی بکەین، بەڵام بتوانین ڕێگری لە ئەو حاڵەتانە بکەین. دوانگەی خەڵک هاتە کۆتایی. سپاس بۆ تەواوی هاوکارانم لە پشتی کامێرە. تا ئەڵقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.